بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەوی دوجار پەرلەمانی عێراق پۆستی سەرۆکۆماری یەکلا کردەوە دوای ململانە و کێبرگێکی تون لە نێوان کاندیدی پارتی و یەکێتی دوجار بەرەم ساڵح کاندیدی یەکێتی بوو بە سەرۆکۆماری عێراق بە میوانداریێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ لە هەولێریشەوە نەوزاد ڕەسوڵاندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوێم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینی. دوای کێبڕکێکی سەخت لەگەڵ کاندیدەکەی پارتی بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی بە سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرا. دانیشتنەکەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار بە ئامادەبوونی 301 پەرلەمانتار بەڕێوە چوو. بەر لە دەستپێکردنی پرۆسی دەنگدان هەرێکە لە عەبدولکەریم عەبتان، سەلیم شوشکەی، عومەر بەرزنجی و لەتیف ڕەشید کاندیدانی سەرۆکۆمار کشانەوەی خۆیان ڕاگەیاند. دواتر لە قۆناغی یەکەمی پرۆسی دەنگدان بەرەم ساڵح بە 165 دەنگ و فواد حسێن بە 89 دەنگ پلەی یەکەم و دووەمیان بەدەستێنا و هەروەها سرو عەبدولواحیدیش 18 دەنگی بەدەستێنا. لەم قۆناغەدا هیچ کام لە کاندیدەکان نەیانتوانی دەنگی دوو لە سەرسی ئەندامانی پەرلەمان بەدەست بهێن و دیاریکردنی سەرۆکۆمار کەوتە خولی دووەمی هەڵبژاردن. دوای قۆناغی یەکەم فواد حسێن کاندیدی پارتی بۆ سەرۆکۆمار و فراکسیۆنی پارتی لە دانیشتنەکەی پەرلەمان کشانەوە. سەرۆکاتی پەرلەمانی عێراقیش داواکارێکی فراکسیۆنی پارتی بۆ دواخستنی دانیشتنی پەرلەمانی عێراق ڕەت کردەوە. بەپێی دەستوری عێراق دەبێت لە قۆناغی یەکەم کاندیدی سەرۆکۆمار دوو لە سەرسی دەنگەکان بەدەست بهێنێت. بۆیە هیچ کام لە کاندیدەکان لە قۆناغی یەکەم نەیانتوانی ئەو دەنگە بەدەست بهێن و قۆناغی دووەم بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار دەستی پێکرد. پێش دەستپێکردنی دانیشتنی پەرلەمانی عێراق فواد حسێن کشایەوە، بەڵام سەرۆکاتی پەرلەمان کشانەوەکەی ڕەت کردەوە. لە قۆناغی دووەمدا بەرهەم ساڵح توانی 290 دەنگ بەدەست بهێنێت و فواد حسێنیش 22 دەنگی بەدەستێنا. بە دەنگی زۆرنەی پەرلەمانتاران بەرهەم ساڵح بوو بە سەرۆکۆمار. دوای ئەوەی پارتی و یەکێتی ڕێک نەکەوتن لەسەر یەک کاندید بۆ پۆستی سەرۆکۆمار، داواکارێکی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکلاییکردنەوەی کاندیدی سەرۆکۆمار لە نێو فراکسیۆنە کوردیەکان ڕاتکرایەوە. ناکۆکی گەورەش کەوتە نێوان یەکێتی و پارتیەوە. لەو چوارچێوەیەشدا مەسعود بارزانی بەیاننامەیەکی هەڕەشەئامێزی بڵاو کردەوە. بارزانی لە بەیاننامەکەیدا دەڵێت ئەو ئالیەتی ئێستا بە هیچ شێوەیەک قابلی قبوڵ نییە و لە داهاتوویەکی نزیکدا هەڵوێستی خۆیان دەبێت. لە دوای ساڵی 2005ەوە پۆستی سەرۆکۆمار دراوە بە کورد و لە ناو کوردیشدا یەکێتی ماوەی 4 خولە پۆستەکەی وەرگرتووە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بێنگ سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێستان سەر کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق چی بوو کە ئەمڕۆ دوانیوەڕۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری تێدا ئەنجام درا. بەڕاستی ئەوەی لە دامەزراوە سیاسەکانی عێراق دەگوزارێ یعنی پابەندبوونی تەواو نییە بە دەستورەوە لە سەرەتای لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بەتایبەتی لە مەسەن خولی یەکەم و خولی دووەمی پەرلەمان و وەشتاکە سەوسەیەمین جارە پەرلەمان هەڵدەبژێرێتەوە. مەفروزە دەستور سەقفی داناوە ماوەی داناوە بۆ کۆبوونەوەی پەرلەمان لە دوای پەسەندکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردن دوای ئەوەی پەرلەمان کۆ دەبێتەوە پێویستە سەرۆکۆمار لە ماوەی دیاریکرا و هەڵبژێردرێت لە ماوەی 30 ڕۆژدا هەڵبژێرێت لە یەکەم دانیشتنی پەرلەمانەوە. بەڵام ئێمە مەسەن بۆ نمونە ئەمە ئەمڕۆیا بەیانی سێمین ڕۆژە ئێستا ئێمە لە ئاخر ڕۆ لە حەزە دێین سەرۆکۆمار هەڵدەبژێرین بە پەلەپەل بە کۆبوونەوەی بە ئیتفاقی سیاسەکان یعنی هەموو پڕکردنەوەی هەموو پۆستەکان بە ئیتفاقاتی ژێر بە ژێر دەبێت بە کڕینی ویژدانی پەرلەمانتارەکان دەبێت کە ئەمە قسەی هەموو دەستگا زانیاریەکانی و میدیایەکانە کە قسەی لەسەر دەکەن بۆ نمونە سەربژانی سەرۆکی پەرلەمانی عێراق پارەیەکی زۆری بۆ سەرف کراوە. ئێمە بۆ سەرۆکۆماریش بێگومان ئەمە جگەل لەوە تەدەخولاتی وڵاتانی دەوروبەر لە پرۆسەکە تەدەخولاتی وڵاتانی دەوروبەر و ئەمجا بێنە و بەردە و معاملە و سەودای نێوان پێکاتە سیاسەکان لە عێراقدا ئەمانە هەمووی کاریگەری هەیە کەواتە ئەمە جگەلەوەی کەوا پۆستەکان لەسەر ئەساسی تائیفی و پێکاتە پێکاتەکان یەکلا کراوەتەوە. مەسەن ئللا دەبێت سەرۆکی پەرلەمان نەبێ ئەمە چەندەمین جارە ئللا دەبێت سەرۆکی کۆمار کوردی بێ یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران شیعە بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەی ناکە مەسەن بە
کتلەی گەورە کام کتلەی پەرلەمانی لە هەمان زیاترامە حەق خۆیەتی بێ تەکلیف بکرێ بە پێی دەستور بەڵام دەستور ناڵێ ئیلا ئیتر لە هەر پێکاتەیە لە شیعەیە لە کووردە لە دەستور و دیاری نەکرد سەرۆکۆمار بۆ کورد بەڵام دەستور ئەمەی دیاری نەکردوە تەلمی هیچی نەداوە بۆ نمونە مەسەن لە دەستوری لوبنانی هەیە ئێستا بووە بە عورفێکی دەستوری سەرۆکی کۆمارەکەیان ماڕۆنیە و سەرۆکی پەرلەمانەکەیان شیعەیە و سەرۆکی حکوومەتەکەیان سونیە بەڵام دەستوری لوبنانی تەلمی هیچی داوە کە پێویستە پێکاتە سیاسەکان پێکاتەکانی لوبنان بە شێوەیەک لە شێوەکان دەوریان هەبێت لە دامەزراوە سیاسەکانی وڵاتەکە بەڵام لە دەستوری عراقی ئەمە نییە کەواتە ئەمە ینی دوورکەوتنەوەی لە دیموکراتی ئێمە دەمانەوێت کەسێک بێت کە شیاو بێ دەبێت بە سەرۆک کۆماریا دەبێت بە سەرۆکوچی پەرلەمان جا کووردە سونێ سەر بنەمای شیاوی هەڵنابژێتن بۆ منە سەرۆکی پەرلەمان سەرۆک کۆمار سەرۆک وەزیرە بەڵێ وەختە شیاوی نامێنێتەوە ئەو وەختە شیاوی نامێنێتەوە کاتێک کە اختیارەکە دەرێتە پێکاتەیەک لەناو پێکاتەکەش بۆ لایەنێکی دیاریکرا و شیاوی نامێنێتەوە لەوانەیە خەڵکی شیاوتر هەبێ مەسەن لە قۆناغەکانی ڕابردوو یا لە ئەم جارە مەسەن بۆ نمونە تۆ سەری سەرۆکی پەرلەمانی عراقکە ئێستاکە لەوانەیە گەنجەکە تازە پێگەیشتووە لەگەڵ ڕێزمان بۆی بەڵام لەوانەیە خبرەی سیاسی و حنکەی سیاسی ئەوەی نەبێ بۆ وڵاتەکەی وەک پێویست یعنی لە خەڵکی شیاوتر هەیە مەسەن بۆ ئەم پۆستانە ئێمە کە دەڵێن ئەمە لەسەر ئەساسی لێوەشاوی و لێهاتووی بێ فەرقی هەیە نەک لەسەر ئەساسیەوەی بۆ پێکاتەیەکی دیاریکرا و تۆ ساغیکەوە بۆ لایەنێکی دیاریکرا و ساغیکەوە ئەو وەختە شیاوی نامێنێ ئێمە پێویستمان نییە نی گرنگ نییە سەر کۆمارەکە کورد بێ یا شیعبێ یا سونە بێ بەڵام تا چەند بە مؤسساتی تەعامل دەکات لەگەڵ پۆستەکەی خۆیان بەس ئەو وادەی کە دانرابوو بە پێی دەستور ئەمڕۆ دواوادە بوو کە یەکەمی کۆبوونەوەی پەرلەمان لە سین و بەڕێوەچوو ئەگەر ئەمڕۆ بۆ نمونە سەرۆک کۆمار هەڵبژێردرابێت چی ڕووی دەدا ئەگەر ئەم شەو بۆ نمە یانی ئەمە مخالەفەیەکی دەستوریە چکە تۆ هیچ ڕێگریەک نییە لەوەی کەوا سەرۆک کۆمار نەتوانی هەڵبژێری لە ماوەی 30 ڕۆژ لە دانیشتنی پەرلەمان کاتێکدا کە وڵات لەبار و دۆخێکی ئاساییدا ئەگەر وڵات لەبار و دۆخێکی ئاساییدا نەبێ خوا نەخواستە حالەتێکی تەواڕی یا شەڕێک یا ئاژاوەیەک هەبێ ئەو وەختە مشکلە نییە دەکرێ مەسەن لە مانجێکی زیاتر بێ بەوەی ئەوەی کەوا ناتوانانی وەکو پێویست لەباری نائاساییدا دەستور جێبەجێ بکەی بەڵام تۆ کە بار و دۆخەکە ئاساییە پێویستە لە پێش مانگەکە مانگەکە وەکو کۆتاوادە دەبێت تۆ لە 15 ڕۆژی یەکەم ئەم مەسلەیە ساقیوە ڕۆژێک زووتر پێویستت بەوەیەکەوە مؤسساتەکان پێک بێنیت بە تایبەتی وەزارەت کە ئێستا مەسەن ئیشوکارەکان لە وڵات ڕاوەستاوە بۆی ئەوەی حکوومەتەکە حکوومەتی تەسریفی ئەعمالە ئەوەی ئەبادی ماوەیەکی زۆر سوپاس دەکەم کاک دکتۆر کاک ناوزە سوپاس بۆ بەڕێزیشتان هۆکاری چی بوو کە دوای کێبڕکێکی زۆر لە نێوان پارتی و یەکێتی کاندیدی یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆمار توانی سەرکەوتن بەرز بێنێت سلااو لە بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام و سلااو لە بەڕێز لە میوانە ئازەکە دکتۆر شۆڕش لە ڕاستیدا ئەمڕۆ دەتوانین بڵین عراق قۆناغێکی گرنگ و قورسی تێپەڕان کە ئەویش هەڵبژاردننی سەرۆکی کۆماری عراق بوو ئەم بابەتە زیاتر دەتوانین بڵین لەلایەن کوردەوە ئاڵۆز کرابوو بە تایبەتریش لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکەمین جارە لە دوای 2023ەوە دەبینین یەکێتی و پارتی زۆر ناکۆک لەم بابەتە دەرکەوتن من باوەڕم وایە کە تاڕادەیەکی زۆر ڕکابەری و ناکۆچی جیاوازی لە بیرۆڕا حاڵەتێکی تەندروستە و ئاساییە بەڵام ئەوەی کە زۆر خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکانی نیگەران کرد ئەوەیە کە جۆرێک لە با بڵێن پێداگیری پارتی لەو بابەتە هاتە پێشەوە و بیر و بۆچوونێکی دەتوانین بڵێن لە ناکاو بوو ئێمە بمانەوە نەمانەوێ پۆستەکان لە نێوان ئەو دوو هێزە سەرەکیە پارتی و یەکێتی لە ساڵانی ڕابردوو دابەش کراوە و ئەم دابشکردنەوەی کردبوو کە کورد بە یەکدەنجی بە یەکڕێزی بچێتە بەغدا و کاندیدێکی هەبێت بۆ پۆستی سەرۆک کۆمار بەڵام ئەم جارە ینی ئەم هەڵگەڕانەوەی پارتی لە ئیتیفاقی پێشوو لە سیاسەتەکانی پێشووی وای کرد ئەم دۆخە تازەیە دروست بێت بەڵام گرنگ ئەوەیە ینی کورد دوای ئەوەی کە
ئەم پۆستە وەردەگرێت هەم کاندیدەکەی و هەم ئەو حزبەی کە ئەم پۆستەی لە ژێڕەکێبدایە بتوانێت نوێنەرایەتێکی جوان بکە و بتوانێت داکۆچی لە مافەڕاوەکانی خەڵکی کوردستان بکە و بتوانێت نمونەیەکی جیاوازتر لە ڕابردوو پیشان بدا و ئێستا بە بڕای من کاک دکتۆر بەرهەم تەنها نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان نییە لەو پۆستە و کەسێکی بە ئەزمونە و کەسێکە تەجروبەی ئیشکردنی لەگەڵ وڵاتانی زلهێست لەگەڵ وڵاتانی ئەقلیمی لە ناوخۆی عراق پۆستی سیادی باڵای هەبووە بە شێوازێک بە بڕای من ڕەفتار دەکا کە ئەم پۆستە لە قازانجی هەموو خەڵکی کوردستان و لە قازانجی هەموو لایەنە سیاسیەکان بەکار بهێنێ ئەم ناکۆچی ململانەیە کە لەسەر و بەندی هەڵبژاردنەکە دروست بوو کاتیە نەبووایە باشتر بوو و کورد بە یەک کاندید بەشداری ئەم پرۆسەی بکردبایە چونکە فرسەتێکی مێژووی بۆ ئێمە هاتبووە پێش کە ئێمە زۆر جار دەڵێن پەرتەوازەی لە ناو ماڵی شیعە هەبوو پەرتەوازەی لە نێوان لایەنە سیاسەکانی عراق بوو فرسەت بوو ئێمە هەموو لایەنە سیاسەکان نەکەر یەکێتی و پارتی و یەکێتی دەبووە زۆر ڕێز لە لایەنە سیاسەکانی دیکەی هەرێمی کوردستان بگرن و یەکریزی لە ناوخۆی هەرێمی کوردستان دروست بکەن وا بکەن بە یەک دەنجێکی پتە و بستنە بەغدا بەداخەوە ینی ئەم سیاسەتە ناتەندروستەی کە بەڕابردوو لە نێوان یەکێتی و پارتی هەبوو دەتوانین بڵێن لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان. بەڵێ بەڵام پارتی باز لەو دەکە کە ئەوان مافی وەرگرتنی سەر و کۆماریان هەیە بەڕێز دەڵێ بەپێی اتفاقەکانی پێشوو پۆستی سەرۆکی کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی بەڵام ئەوان ئێستا پۆستی سەرۆکی هەرێم نەماوە بۆیە مەسەرەن ئەوان داوای ئەو پۆستیان کردووە باز لەوە دەکەن تا سامە ڕاستیشە باز لەوە دەکەن کە پێشتر پێش کۆبوونەوەی پەرلەمان وا بڕیار بووە کە کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی بکشێتەوە بەڵام دوجار پەشیمان بۆتەوە شتیوا لە ئارادا بووە ئەوەندەی واگەدار بن. لە ڕاستیدا ڕاستە ئێستا پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان پۆستەکە معلقە ینی بەپێی ئەوەی کە پەرلەمانی کوردستان بڕیاریدا ئەم پۆستە ینی ماوەتەوە نە ئیلغا کراوەتەوە نە مارەسەی دەسەڵاتەکانی دەکات لە بەرەوەی هەڵبژاردن نەکراوە بەڵام بیرمان نەچێت هەموو دەسەڵاتەکانی یان بەشی هەرە زۆری دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئێستا لە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە کە ئەویش بەڕێز کاک نەچیروان بارزانیە و سەرۆکی حکوومەتە و ئەم دەسەڵاتانە مارەسەی کرد و مارەسەش دەکاتن یعنی ناکرێت تۆ لە هەرێمی کوردستان یەک حزبی سیاسی لێ کات دەسەرۆکی کۆماری عراقی هەبێت لێ کات دەسەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی هەبێت و هەرچی پۆستی سیادی گەورەیە لە هەرێمی کوردستان لە ژێر ڕکێف و دەسەڵاتی ئەودا بێت بەڵام من باوەڕم وایە پارتی ینی بە چەند سەبەبێک ینی ئەم حاڵەتی ئەو جارێت هێنا بەرهەم یەکێکیان ئەوە بوو کە بێوێ لە ڕێی پۆستی سەرۆک کۆمار جارێکی دیکە ینی کاک مەسعود دوای ئەوەی کە لە پاش ڕیفراندۆم پاراوێز خراوە لەسەر ئاستی دووەلی لەسەر ئاستی ئیقلیمی بێوێ لە ڕێگەی ئەم پۆستەوە ینی جارێکی دیکە وەکو کارکتەرێکی سیاسی لە هەرێمی کوردستان بێتەوە ئەو معادلە و هاوچێشە نێودەوڵەتی و هەرێمایەتیانە ئەوە دیوێکیان دیوی دووەمیان ئەوەیە کە دەیانویست لە بەرامبەر پۆستی سەرۆکی کۆماری عراق کۆمەڵێک پۆستی دیکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگرن بۆ نمونە ئەوەی کە باسییان دەکرد پارێزگاری کەرکووک و ینی کۆمەڵێک شتی دیکە کە خۆیان باشتر دەزانن بۆیە ینی ئەم حاڵەتە بە تەسەوری من ینی حاڵەتێک بوو لە قازانجی ینی ملەتەکەمان و لە قازانجی پێگەی هەرێمی کوردستان نییە لە عراقدا ئێمە قۆناغێکی تازە لەگەڵ دوای ڕفراندۆم لێگەمان لاواز بووە چۆن بمانتوانی باە بەڵام ئەوە لە ئارادا بمانتوانی باە بە هەمومان ئەو پێگەیە بەرزێنەوە ئەوە باس لەوە دەکرێت کە هەندێک لە میدیاکانی پارتی بۆ نمونە باس لەوە دەکەن کە ئێوە لە ڕێکەوتنەکە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی لە ڕێکەوتنەکە کشاوتە ناوا بڕیار بۆ دکتۆر بەرهەم بکشێتەوە شتیوا لە ئارادا بووە لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم ئەنجومەنی سەرکردایەتەکەی بڕیاریدا کە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بریتیە لە کاک دکتۆر بەرهەم دووەم وەفدێکی باڵا ینی سەردانی بەغدای کردیە لایەنە سیاسەکانی بینیوە یەکێتی زۆر زدی بوو لەوەی کە پێداگری بکە لەمانەوەی پۆستی سەرۆکی کۆماری عراق لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش کاک بەرهەمی ینی پێشنیار کردووە ئەو ڕێکەوتنانی کە باز دەکرێت خۆ ئێمە پاش چەند ڕۆژێشکە دەبینین ینی ئایا ڕێکەوتن چییە ینی دەبێت نووسرابێت دەبێت ئیمزا کرابێت باشە پاشە ڕۆژ دەبینین بزان ئایز ڕێکەوتنێک یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی کردوێتی کە تەنازول لە پۆستی سەرۆکی کۆماری عراق بکە
دەبینینەوە باوەڕ ناکەم ینی ئەمە بەشێکی ڕەنگە ئینفعالات و یان با بڵێن دەردە دڵ و خەمەکانی دوای دەرنەچوونی کاندیدی لایەنێکی سیاسی بێت لەوەی کە دەبێت سەبەبێک ببینێتەوە بۆچی ینی کە ئیتیفاقە بۆ پێش ئەوەی پرۆسەکە با بڵێن لە ناو پەرلەمانی عێراق بە ئەنجام بگا بە ئەم ئیتفاقیان باز بکرد بایە یان لایەنی کەم نەچوبانەیە ناو پرۆسە چێبرچەیەکە لە قۆناغی یەکەم کاندیدەکە چووە نەوە دەنجێنایە فەرقێکی زۆرە لەگەڵ ئەوەی کاک دکتۆر بەرهام بۆیە ئەنی من باوەڕم وایە کە لە ئەساسدا دوو حاڵەتەیە یان ئەوەتە پارتی بەڕاستی بووە کە دەیەوێت سەرۆکی کۆماری عێراق وەربگرێت یان بەڕاستی نەبووە ئەگەر بەڕاستی بووایە بە تەسەوەری من دەبواە کەسێکی دیکە لە ناو پارتی ینی پێشنیار بکە لە بۆ سەرۆکی کۆماری عێراق پێم وایە ینی تەسحێدانێک بوو بە کاک دکتۆر فواد حوسێن ئەجی ناخۆ هەموو خەڵکی کوردستان خەڵکی عێراق دەزانن کاک دکتۆر فواد حوسێن ینی ئەو حاڵەتەی ئەو قۆناغی کە ئێستا عێراق و کوردستان پێدا دەژی توانای بەڕێوەبردنی ئەو پۆستەی نابێت یان کەسێکی بەهێز نییە لەسەر ئاستی عێراق ناسراو نییە بەڵام کاک بەرهەم وەکو باسمان کرد لە عێراق پۆستیە بووە لە ناو پەرلەمانیان نێوان قیادەی سیاسی عێراقی و پشتیوانی ئەمریکیەکان و پشتیوانی ئێرانیەکانیش تەسەوەر دەکەم دەوری هەبوو بێت لەو حاڵەتە سپاس دەکەم دواتەگرم و لای بەرز کاک نەوزەد کاک تۆ سرنجی تۆ چی بوو لەسەر ئەوەی کە کورد یان بڵێن یەکێتی و پارتی ڕێک نەکەوتن لەسەر یەک کاندید پێشتر بۆ نمونە بارزانی داوای کردبوو کە فراکسیۆن کوردیەکان ئەمەیەک لابکەنەوە دواتر هێرۆ ئیبراهیم ئەحمەد نامێکی بڵاو کردەوەیش پشتگیری ئەم بۆچوونی دەکرد سەرنجی لەسەر ئەمە حاڵەتێکی ئاسایی یاخود خراپە بۆ کورد خۆی حالەتێکی ئاسایی نییە ئێمە لەگەڵ ئەم سیاسەتەی پارتی وێشێتی ڕاهاتووینەوە 27 ساڵە بەداخەوە کەوان نیانتوانیوە لە لێرەدا نێو ماڵی کوردیەک بخەن لە ناو ماڵی خۆیاندا ممکن نیە بتوان لە دەرەوەی ماڵی خۆیاندا یەک ماڵی کورد یەک بخەن بۆیش مەسەن تۆ دەبینی ئەمە لە دوای 2023 تا ئێستا کە ئەم دەوڵەتە بووە بە دەوڵەتێکی فیدرالی لە دەوڵەتێکی سادەوە دەوڵەتی فیدرالی لەسەر دوو بنەمای سەرەکیدا دەمەزرێکە یەکەمیان ئیستیقلالی ذاتی هەرێمەکە دومیان بەشداری سیاسی هەرێمەکە لە حکوومەتی فیدرالی لە حکوومەتی ناوان ئەم بەشداریە سیاسیە ئەم مەبدا ئەم پرەنسیپە ڕەنجی نەداوەتەوە تۆ بەس خەڵک چوە لەوێ پۆستی وەگرتووە بەڵام ئینعکاسی ئەو پۆستانە ئینعکاسی ئەمە شتانە موەساتەکانی ئەوێ نەیتوانی وە خزمەتی هەرێمی کوردستان بکە نەی ڕەنجی نەداوەتەوە بۆ نمونە تۆ هەموو کێشەکانی تایبەت بە ئەو هەرێمە لە ناو دەوڵەتە فیدرالیەوە خۆی ماوەتەوە گرنگترین شت ئەم سنووری ئەم وڵاتە ئەم هەرێمە دیاری نەکراوە گرنگترین شت مەسەن تۆ لە ناو پەرلەمانی عێراقی ئێستا بە 70 کەست هەیە 65 کەست هەیە وەکو کورد زیاتر نییە هەموو دەم کەمینەی ئەگەر خاترن نەگرن ئەگەر مراعاتن نەکەن دەتوانن هەموو شتێک بەسەر تێپەڕێنن لە کاتێکدا دەبواە ئێمە مەجلیسی دووەم مەجلیسی اتحاد پێداگریمان لەسەر کردبایەکە بوونی هەبێ مەجلیسی اتحاد بوونی هەبێ محکەمە ئیتحادی بە شێوەیەشتر تەعامل بکە بە شێوەیەشتر بێ پێداگری لەسەر پێنجکە ئەمە هەم محکەمە ئیتحادی هەم ئەنجومەنی ئیتحاد کە نوێنەرایەتی هەرێمەکان دەکات لە ناو دەسەڵاتی یاسادانان کاریگەریان دەبێت لەسەر سەرخستنی دەستور لەسەر جێبەجێکردنی دەستور ئێمە هەموو کێشەکانمان بە معلقی ماوەتەوە لەگەڵ عێراق لەبەرەوەی بەشداری سیاسی کارامان نییە لەوێ ئەوەی هەیە کۆمەڵێک پەرلەمانتارە کۆمەڵێک وەزیرە لەگەڵ ڕێزم بوویان یعنی وەکو وەزیفە خۆیان دیوە تەنسیقێک نەبووە کەوا بەرنمەیەک نەبووە کە بڵێ لەو خولەی پەرلەمانی ڕابردوو سەتا چەندی ئەم بەرنامەیە جێبەجێکراوە ئەمە نییە بۆیە بەڕای من ئەگەر بەرهەم ساڵح بێ یا فواد مەعسووم بێ یا فواد حوسێن بێ یەک شتە هیچ جیاوازێک نەوزە دەڵێ مەسەرەن ئەو بەتواناتر بەرهەم ساڵح لە کاندیدەکەی پارتیە و ئەو قسەی کاک نەوزە نا ئێمە سەرۆک کۆمار سەرۆکی وەزیران سەرۆکی پەرلەمان کۆمەڵێک سەلاحیاتی هەیە بەپێی دەستور لەوە ناتوانێت زیاتر هەڵسکۆت بکە لەوە ناتوانێت زیاتر خولی یەکەم کە بەڕێز مامزەلال بوو یعنی ئەمە بە ڕابردووی خۆی وەکو کەسایەتێکی عراقی کەسایەتێکی کورد کەسایەتێکی عراقی کاریگەری هەبوو لەسەر هەموو کەسایەتی سیاسەکان وڵاتانی دەوروبەر و دنیاش ڕێزیانی دەگرت جیاواز بوو ئەمە تا ڕادەیەک دەیتوانی هەر پێشیان دەوت وەکو سەمامی ئەمان دۆخەکان باشتر بوو زۆر دار کێشەکانی چارەسەر دەکرد بەڵام ئێستا ئەم کەسایەتیانە لەگەڵ ڕێزم بوویان یعنی هیچ لە مۆزوع ناگۆڕێ هەر کامێک لەوانە بێ ئەوە نیە بڵێ تۆ لە شوێنی بەرەم ساڵمان ڕۆڵە بگەینێ غیری ئەمانەش ئەگەر تۆش بای و منیش بام و هەر کەسێک شتریش بێ ئەم پۆستە بەڕێوە دەچێت کێشەنیە چکە ئەوە نیە فەرموو سەرۆکی پەرلەمانی عراقە کەس بیستویەتی کەس ناوی نەبیستوە پارێزگاری ئەنوار بوو بەڵام ئەو کەسایەتیە نییەکەوا بێ ئەو کەسایەتیە دیارە بێ یاخود مەشحود مەشهدانی ئەم کەسایەتی دیارە نەبووە ئەمانە
هاتن پۆستیان وەگرت پۆستەکان لەبەرەوەی بەو شێوە دانراوە ئێمە پێویستمان بۆ یەکەوە ئەم دامەزراوانە بکرێن بە دامەزراوەی قانونی ینی عیلاقی بە کەسەکەەوە نەبێ بەڵام بەداخەوە ئێمە هەموو هیوا لەسەر کەسەکان هەڵدەزین چونکە بۆ پۆستەکان ینی ئەو دەسەڵاتانە بۆ دکتۆر بەرهەم یا بۆ دکتۆر فواد یا بۆ خالی خۆش مامزەلا دانراوە بۆ سەر و کۆمار دانراوە بەپێی ئەو وەزیفەی هەیەی بەپێی پۆستی سەر و کۆمار ئیتر ئەمە لە سنووری ئەم دەسەڵاتانەوە دەبێ ممارەسی ئەم دەسەڵاتانە بکە بۆیە ئەگەر وڵاتێکی دەستوری بێ وڵاتێکی دامەزراوەی بێ گۆڕانی شخصەکان هیچ لە مۆزوع ناگۆڕێت شخصەکان لە مۆزوع ناگۆڕێ لەبەرەوەی تۆ هاتووی بەپێی دەستور مؤسساتەکانت دامەزراندەوە بۆ خۆی دەڕوا بڕێەوە بەڵام کە هاتی مەسەن هەموو بینا و هەموو هیواد لەسەر شخصەکان هەڵچنی ئەوە حتمما تۆناتوانی بەرەو بەس ئەو ئێستا ولانی هەیە بوو لە نێوان پارتیویکیتی لەسەر پۆستەکە بۆ مەسلەی مافی کوردی یاخود بۆ بەرژەوەندی خۆیانە بۆ ئەو منافەسەیە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیانە بۆ بەرژەوەندی تایبەتەکانی سەر و کۆمار لە چی ئەماندەیان ئیتفاقیاتی ژێربەژێریانەیە هیچیشی نەنووسراوە زۆر بەشی نەنووسراوە تا ئێستا چیە بڕگەکانی ئیتفاقی استراتیزی بینیوە جەنابەت نازەمە بە ڕۆژنامەوانێک بینی و تیان ناکەس بینیوێتی ئەمە کە چەند ساڵە پارتی وێچێتی باسی دەکەن ئەمە ئیتفاقاتی ژێربەژێری خۆیانە لەسەر پۆستەکانی ئێرە لەسەر پۆستەکانی بەغدا ڕێکەوتون بۆ بەرژەوەندی حیزبی خۆیان نەک بۆ بەرژەوەندی میلەتی کورد وەکو وتم ئەگەر بۆ بەرژەوەندی کورد بووە دەبایە پێداگریان کردبا لەسەر مەسەلە ئەساسیەکان لەسەر ئەوەی کەوا ئەم هەرێمە کە هەنگاوێک هاتە پێشەوە بەهۆی ئەو دۆخ و ئەو هەڵانەی کە سەدام حوسێن کردی و بەرەو لە دەوڵەتێکی سادەوە عراق بەرەو دەوڵەتێکی فیدرالی ڕۆیشت و ئەم هەرێمە بوو بە ئەمری واقع دەبواە پێداگریمان لەسەرەوە کردبا کە ئەم هەرێمە بەرەو پێشەوە ڕۆشتوە سنووری دیاری کرابە بەشداری سیاسی کاراتری هەبووە لە عراق لە مؤسساتەکانی نەک پێداگری بکەین لەسەر پۆستی سەر و کۆمار یاخود هەندێک پۆستی تر گرنگ ئەوە نییە تۆ پۆستی سەر و کۆمار وەردەگری دوایە ئەم سیستەمێکی پەرلەمانی کلاسیکیە لە هەموو سیستەمی پەرلەمانی کلاسیکی سەر و کۆمار پاشا بێ یا سەرۆک جمهور بێ سەرۆکی وڵات دەسەڵاتی فعلینە دەسەڵاتی تەشریفاتی زۆر باش دواتر قسە لەسەر دەسەڵاتەکانی سەر و کۆمار دەکەین دەگرێم وڵای بەڕێز کاک نەوزە دەگەرگەرێم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە هۆکاری چییە کە کاندیدەکەی مەسەلەن یەکێتی توانی سەرکەوتن بەرز بێنێت یاخود ئەو کاردانەوەی بارزانی کاریگەری نابێت لەسەر دۆخی هەرێم کە بە تایبەتی باسی لەوە کرد و کەم ئالێتە قابلی قبول نییەوە هەتا فراکسیۆنی پارتی باسی لەوە کردبوو کە هەڵوێستیان دەبێت و بارزانیش باسی لە هەڵوێست کردبوو بە بڕای من بۆەوە دەگەڕێتەوە کە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک دکتۆر بەرهەم سەرکەوت لەم پرۆسەیە ئەوەیە کە یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو خۆیدا یعنی یەک دەنگ و یەک ڕەنگ بوو وەکو باسم کرد ینی ئەنجومەنی سەرکرداتی بە کۆی دەنگ بڕیاریدا ئەم کاندیدەی هەبێت و دواتریش لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و ئەم پشتیوانیە بۆ بەڕێز کاک دکتۆر بەرهەم دووبارە کرایەوە و یەکێتی نیشتیمانی هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی هەوڵە ناوخۆیەکانی خۆی هەوڵەکانی خۆی لەگەڵیان سیاسەکانی عراق خستە گەڕ بۆ ئەوەی کە بتوانێت یعنی ئەم کاندیدە سەرخە بەشێکی دیکەی پەیوەندی بە ناو ناوبانجی کاک دکتۆر بەرهەم ساڵحە کە لەسەر ئاستی عراق ناسراوە یعنی بە ئاسانی دەتوانی ئیش بۆ کاک بەرهەم بکەی لە عراق کە کاندیدێکی بەهێز بێت بەڵام ئاسان نییە تۆ بۆ دکتۆر فواد حوسێن لە عراق ئیش بکەی و دەنجی بۆ کۆ بکەیەوە کاک بەرهەم لەگەڵ ئەو سەرۆک و قیادە سیاسی گەورانی عراق علاقاتێکی تایبەتی و درێژخایانی هەیە و وەکو باسم کرد یعنی لە ناو پرۆسەی سیاسی عراق لە دوای 2023ەوە ئەم نزیک بووە لە سەرۆک تاڵەبانی و ئیشی کردووە و دەتوانین بڵێن زۆر شت لە جەنابی مامجەلال فێر بووە ئالێتی ئیشکردن شێوازی ئیشکردن و لە هەمان کاتیشدا لە ناو حکوومەتی عراقدا پۆستی جێگری سەرۆک وەزیرانی عراقی هەبووە و پۆستی وەزیری پلاندانانی هەبووە یعنی کۆمەڵێک پۆستی گرنگ هەبووە لە عراق کاک دکتۆر بەرهەم مارەسەی کردووە بۆیە کە باسی بەرهەم ساڵح دەکرێت لە عراق غەریب نییە ناوێتی بەڵام سەبارەت بە جگە لەوەی کە ینی لە لای کاک دکتۆر فواد حوسێن لە لای کاک مەسعود ئیشی کردووە سابقەیەکی زۆر یعنی وازح و ڕوون و دوور و درێژ و دەتوانین بڵێن کارێزمایەکی نییە ئەمن پێچەوانەی کاک بەڕێز دکتۆر شۆڕش بیر دەکەمەوە کەسایەتی کەسەکان زۆر کاریگەریە لەسەر ئالێت و شێوازی بەڕێوەبردنی پۆستەکان نا ئێستا کاک دکتۆر مامۆستای زانکۆیە کە ئەزمونێکی هەیە و دکتۆرایە لە قانونی دەستوری کە دەرز دەڵێتەوە بۆ خوێندکارەکانی جیاوازە
لەگەڵ ئەوەی کە مامۆستایەک تازە دادەمەزرێ و لە زانکۆ دەرز دەڵێتەوە ئەو ئەزمونە زۆرەی ئەو هەیەی و ئەو علاقاتە فراوانەی ئەو لەسەر ئاستی زانکۆکانەتی بێگومان کاریگەری دەبێ بەس سەبارەت بە کاردانەوەی بارزانی ئێمە چۆن بتوانین ئەویشت جواب دەدەمەوە بەڵام پێش ئەوەی وەڵامە جواب بدەمەوە جەنابەت پرسیارەکە ئەوە بێت چۆن بتوانین لەمە دووە یعنی ئێمە ئەو پۆستانێک کە لە عێراق وەریدەگرین لە بەرژەوەندی کورد بەکاری بێنین نەک لە بەرشەوەندی لایەنە سیاسەکان لایەن لە بەرشەوەندی ئەو کەسە بۆیە ئەوە گرنگە ئێمە کۆدەنجیەک یەک ریزیەک لە هەرێمی کوردستان دروست بکەین کە ئەو پۆستانی لە بەغدا وەریدەگرین من ینی هاوبیرم لەگەڵ قسەکانی کاک دکتۆر شۆڕش ڕاستە یعنی بەداخەوە ئێمە ڕوئیایەک یان سیاسەتێکی ڕوون و جەریئانە و ئازایانەی کوردایانەمان نەبووە لە عێراقدا کە ئەو پۆستانە بۆ بەرشەوەندی خەڵکی کوردستان بەکاربێنین هەر لە جێبەجێ نەبوونی مادەی 140 هەر لە ئەو هەموو ناخۆشیانی کە لە دوای ڕفراندۆم و 16 ئۆکتۆبرەوە بەسەر خەڵکی کوردستان هات کە دەوایە ینی ئەو بەرپرسیارانەی کە لە عێراق بوون بە منیشەوە کە پەرلەمانتار بووم لە عێراق دەبواە ئێمە ئەڵێستی جددیتر و لایانی کەم ئێمە بمانتوانی بە ئەو خەموو ناخۆشانەی کە خەڵکی کوردستان بەسەری هات بتوانین ڕۆڵی خۆمان وەکو پێویست بجێڕین بەڵام تازە ئەوە بۆ مێژوو ئێمە چۆن بتوانین لە سەروبەندی دەستنیشانکردنی سەرۆکۆماری تازە عێراق و حکوومەتی عێراق کە لە 30 ڕۆژی ئایندا ئەم حکوومەتە سەرۆکەکەی دەستنیشان دەکات چۆن بتوانین ینی قەرەبووی ئەو ڕابردوو بکەینەوە من کاک شۆڕشم بەو بیرکردنەوە ناتەندروستە بەو بیرکردنەوە خراپانە بێگومان ینی ئەگەر هەر پۆستێکی گەورە لە عێراق وەربگرین ناتوانین سوودی لێ وەربگرین سەبارەت بە ینی ڕەتفعل و ڕنگدانەوەی ئەو کاک مەسعود و پارتی ئەم پێم وایە ینی ئەوە حاڵەتێکی کاتی دەبێت خۆ ناکرێت تۆ هەموو پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق و پەیوەندی نێوان یەکێتی و پارتی بیکێتە قوربانی دەستکەوتێک کە لە پرۆسەیەکی دیموکراسی هەڵبژاردن بەدەست نێناوە من پێم وایە ینی خودی کاک مەسعود دواتر دەبێت لەوە گەورەتر یعنی بیر بکەنەوە و ئالێتێک دابنێن بۆ ئەوەی کە چۆن بتوانین پەیوەندەکانمان لەگەڵ عێراق چێ دەڵێ کاک بەرهەم یەکێک نابێت لەوانەیە کە ئەو پۆستە بە شێوازێک بەکاردێنێ کە ئەو پەیوەندیە ناتەندروستی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان هەیە بەرەو باشی ببڵێ چێ دەڵێ کاک بەرهەم بە هاوکاری کاک مەسعود بە هاوکاری پارتی بە هاوکاری لایەنە سیاسەکان لە قازانجی ملەتەکەمان بەکاری بێنێ دڵنیاش بەلەوەی کە هیچ هێزێک ناتوانێت هەڕەشە و گوڕەشە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە ینی تاریخی هەیە حزبێکە پێگەی جەماوەریە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی دووەلی لەسەر ئاستی ئیقلیمی بۆیە ینی من میوادارم ینی کەس بیر لەوە نکاتەوە ینی هەڕەشە و گوڕەشە لە یەکێتی بکە یەکێتی حزبەکانی دیکە نییە بە ئاسانی بتوانی ینی زەفەری پێ بەیان بتوانی با بڵێن هەڕەشێ بەرامبەر بەڵام پێشتر واز ناکەن داواکاری زۆری پارتیتان جێبەجێ کردووە مەسەلەن بۆیە ئەم جارەش مەسەلەن پارتی ڕنگدانەوەی ئاوای دەبێت جێبەجێکردنی داواکانی پارتی نەبووە کە تەرازووی هاوسەنجی هێز لە هەرێمی کوردستان گۆڕاوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر ئەو پێگەیەی کە لاواز بوو لە هەرێمی کوردستان چ لە ناو پەرلەمان کورسەکانی لە ڕابردوو کەمی کرد چ لە وەزع ناوخۆی کە بەسەری هات بێگومان دەبێت سیاسەتێک هەڵبژێرێت کە ئەو سیاسەتە نەبێتە مای لاوازترکردنی یەکێتی بەڵام بیریشمان نەچێت ینی ئەگەر یەکێتی تەنازولێک یان دۆخێکی دروست کردووە لەگەڵ پارتی ئەوەش دەتوانین بڵێن ینی قازانجی ملەتەکەمانی تێدا بۆ خۆیەکێتی دەتوانێت شەڕ بکە بە ئاسانی ینی هێزی هەیە سنووری خۆی هەیە و پشتیوانی هەیە پارەشی هەیە چەکیشەیە بەڵام خۆ گرنگ ئەوێت تو ئەگەر هێزت هەبێت پارەت هەبێت چەکت هەبێت بیر لە شەڕکردن نەکەیەوە لەگەڵ سیاسی کوردی بیر لەوە نەکەی وڵاتەکە تێک بدەیت چۆن بتوانی ئەو هێز و قورسایی کە خۆتە لە بەرژەوەندی ملەتەکەت بەکاری بێنی بەڵێ سوپاس دەکەین کاک تۆر سەبارەت بە دەسەڵاتەکانی سەرۆک کۆماری ینی دەسەڵاتەکانی چین بۆنەوە پارتی وشتی و شەڕێک کە لەسەر دەسەڵاتیەوەی بتوانێت کێشەکان چارەسەر کات لە دەستوری عراقی بە پێی مادەی 73 دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار دیاری کراوە و زۆر سنووردارە بەڕاستی مەسەن بۆ نمونە پەسەندی مەعاهدات دەکا عەفوی تایبەتی دەردەکا و مەراسیم دەبەخشێ و یاسا پەسەند دەکا بەڵام ئەمانە هەمووی لەسەر پاش ئەوەی کەوا لە جێتێشتر ئامادەی دەکەن لە بخۆیەوە ناتوانێت مەسەن ئەم شتانە بکە ئیلا دەبێت یاخود دەبێت دادگا بیکا دادگای
لەسەر مەجلیسی قەزا یاخود دەسەڵاتی زۆر یا حکومت نەخێت دەسەڵاتی فراوانە دەسەڵاتی زۆر نیە حتا مەسلەی لە دەستوری عراقی پێچوانەی هەموو دەستورەکان حەقی ئەوەی نییە مەسەنی اعتراض لەسەر قانونێک بگرێت بۆی نییە مەسەن کە قانونێک پەرلەمان بۆی ناربەوەی تەصدیقی بکە بۆی نەبیگەڕێنێتەوە پەرلەمان لە دەست لەمە ناوبڕێکمانەیە بەڵام دوای ناوبڕەکەر بە وردی باز دەسەڵاتەکانی دەکەن کاکتۆر بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-کلیک و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز کاکتۆر پێش ناوبڕەکە باسمە لە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار کردیانی بەپێی دەستورە و دەسەڵاتی سەرۆک کۆمارەتی ئەو ململانەی کە هەیە دەسەڵاتی زۆرە بتوانێت شت بکات. وەکوتم ینی دەسەڵاتەکانی زۆر سنووردارە کە بۆی دیاریکرەوە دەسەڵاتی پرۆتۆکۆلیە وەک لە زیاتر لەوەی دەسەڵاتی کردداری و فعلی بێ. دەسەڵاتی کردداری هەمووی لای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لای ئەنجومەنی وەزیرانە ئەم تەنها دەسەڵاتی پرۆتۆکۆلیە بۆ نمونە مەسەن لە مادەی 73 دەسەڵاتەکان و سەلاحەتەکانی سەرۆک کۆماریەکەمیان دەڵێت دەرکردنی عەفوی تایبەت لێبوردنی تایبەت لەسەر ڕاستپاردەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. یعنی دەبێت ئەنجومەنی وەزیران ڕاستپاردە بکە ئەمجا عەفوەکە دەرکەواتە بۆ خۆی ناتوانێت. دوایی پەسەندکردنی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان پاش ڕەزامەندی ئەنجومەنی نوێنەران هەرخۆشی ناتوانێت یەکسەر هەموو لەسەر تەوسیەی جیهاتی ترە. ئەو قانونانەی کە ئەنجومەنی نوێنەران دایدنێ ئەو پەسەندیان دەکا وەکو وتم لێرەدا لە دەستوری عراقی حتا حەقی ڤیتۆی نەدراوەتەیە نتوانێت بۆن منە مەسەن ماوەکانی تر قانونێک بوو کە سەرۆک کۆمار تەعنی ناردیەوە تەعنیانێدا لە محکەمەی ئیتحادی کە وتیان ئەم حەقی نییە لەبەرەوەی خۆی دەبووایە ئەم حەقی هەبووە بەڵام لە دەستوری عراقی ئەم حەقەشی پێ نەداوە. یەک لە ئەوەکانی بانجی مەجلیسی نواب دەکا بۆ کۆبوونەوە پاژەوەی کەوە هەڵدەبژێت درێمە شتێکی ئەتیادیە ڕۆتینیە لە هەموو دەسەڵاتی هەموو سەرۆکێکە ئەو سیمە و نیاشین دەدا لەسەر تەوسیەی مەجلیسی وزرا ئەویش قبولی سوفرە ئیزداری مەراسمی جمهوری دەکا ئەحکامی ئەدام تەصدیق دەکا لەسەر ڕاستپاردەی دادگاکان پاژەوەی کە دادگاکان دەری دەکا قیادەی عامی قواتی مسلحە دەکا بۆ ئەغرازی احتیفال و تشریفاتی یعنی نەک بۆ قیادەی قواتی مسلحە ناکە بۆ مەسائلی جەنگ و بیان زولێنێ بەڵکو بۆ احتیفالێکە دەستێ بۆ ئاهەنگ جێران بەڵێ مەسائلی تشریفاتی هەروە هەینێشتری بۆشی هەیە لەگەڵ ئەنجومەنی وەزیران
پێشنیاری پرۆژه یاسا بکە بۆ پەرلەمان کە بیکەن بە یاسا ئەمە دەسەڵاتەکانی بۆ کورد دەتوانێت چی بکە ینی ئەمە ینی چی بۆ کورد ئەم خۆی سەر و کۆمار لە سیستەمی پەرلەمانیدا لە سیستەمی پەرلەمانیدا حەکەمە لە نێوان ئەنجومەنی وەزیران لەگەڵ پەرلەمان ئەگەر خلاف لە نێوان ئەو دووە دروست بوو ئەم حەکەم دەبێت لە بینیان بۆ نمونە مەسەن سەرۆکی پەرلەمان داوای وەرگرتنی متمانە دەکات لە حکوومەت ئەوە مەرسومی سەحبی سیاقەکە لەلایەن سەر و کۆمارەوە دەردەکرێت بە هەمان شێوەش هەڵوەشانەوەی پەرلەمان ئەگەر حکوومەت داوای بکە مەرسومەکەی لە لای ئەوە دەردەکات بەڵام ئەگەر پێناسەی سەر و کۆمار بکەین مەسەن لە دەستوری عراقی کاتوە دەڵێ سەر و کۆمار سەرۆکی دەوڵەتە و ڕەمزی یەکێتی خاچی نیشتمانەکەیە سەروەری وڵاتەکە دەنوێنێ و پێویستە کەوا پابند بێ لەسەر جێبەجێکردنی دەستور یعنی شەو نخونی بکە بۆ جێبەجێکردنی دەستور و سەروەری عراق پارێزیێ سربەخۆی عراق پارێزیێ سیادەکەی سەروەریەکەی یەکێتی خارەکەی یعنی یەکێک لە ئەرکەکانی سەر و کۆمار پاراستنی سربەخۆی عێراق و یەکپارچەی خاک و یەکپارتی ئەو ململانێت چێکە ساڵی ڕابردوو لەو کاتەدا ئێمە تازە ڕیفراندۆممان کردو ئێستا ئێمە تۆ دەبینی شەڕمانە لەسەر ئێستا ئەم وڵاتە ئەو برادرانی ئێمە بەو شێوانەی ساڵێک پێشدا هەم هەردوو کاندید لەگە ڕێزم بوویان هەردووچیان دەنجیان بیا بۆ زیابوونەوە ڕاستە حەقێکی مەشروع بەڵام کە تۆ لەم بارودۆخە ساڵێک بێ ئێستا باوەڕت پێبوو بە جیابوونەوە بوو ئەی خێرە ئێستا پاس ساڵێک تۆ دەگەڕێتەوە بۆ ئەوی کەوا بگەڕێتەوە بناو باوەشی عراق ینی هەندێک شت قەناعەتەوە مەسەلەی مەبادیە پێویستە هەر چۆنێک بێت تۆ ڕێز لە مەبادیەکانی خۆت بگری ئەمە لەسەر ئەساسی ئەمە نییە ینی دەبێت دۆخەکەت خوێن بێتەوە کە داوای زیابوونەوە باشە ئێستا سەر کۆمار پێی ئەو سوێندەی کە دەیخوا کە لە مادە 50 دیاری کراوە بۆ هەم وەکو پەرلەمانتارەکان وەکو ئەوکان پێویستە کە پابند بێ بە پاراستنی یەکپارچەی خاچی عراق ئەمە یەک لە مهمەکانی سەر کۆمارە جا یەک ملا حەزم هەبوو لەسەر قسەکانی نەوزاد بەکوردی کە من وتم جیاوازی نیە لەبەرەوەی من قسە لەسەر وڵاتێک دەکەم ئەگەر بە موئەساتی بێ ئەگەر موئەسات بێ جیاوازی نیە لە بینی من یا تۆ یا یەکی تر کە بێ چونکە ئەم سەر و کۆمارەی کە دەبێت بە سەر و کۆمار دەیان مستەشار و ڕاوێژکار و موئەسەسەیەکە بۆ خۆی لەسەر ئەم کەسە نەوەستاوە بۆ نمونە تۆ ماکرۆن کەس ناوی نەبست بوو بە سەرۆکی فەڕەنسا تۆنی بلێر زۆری ترخۆ ئەمانە هیچیان سیاسەتمەداری ئەوەندە محەق نەبوون سڵفا هاتوونەتە ناو ئینتخابات و دەرچوون بەڵام کە چۆتە ناو موئەسسەکەوە ئەوە یعنی چی نەگۆڕیوە مستەشار هەیە شتەیە دامودەزگای خبرەیەەکە هاوکاری دەکات بۆیە بە بۆچوونی من ئەگەر وڵاتەکە وڵاتێکی دامەزراوەیی بێ هیچ جیاوازی ناکە ئێستا شەر هیچ جیاوازینی هەرچەندە ئەم عراقە دامەزراوەی نیە موئەساتی سپاس دەکەم کاک نەوزاد بگرێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە هیچ زانێرێکە سەبارەت بەوە کە ینی پارتی ئەگەر پێشتر یەکێتی بۆ پارتی دەستبەردار وایە یەکێتی پارێزگاری کەرکوو ینی پارتی داوای کردو پارێزگاری کەرکووکی پێ بدرێت لە بەرامبەر ئەوەی کە تەنازول لەو مافەکی خۆی بکات یاخود پارتی باسی لەو کردووە کە جێگیری سەرۆکی پەرلەمان و جێگی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەو وەزیرە سیادانێک کە کورد بۆ یەکێتی بێگەر دەستبەرداری پۆستی سەر و کۆمار بێت بێگومان لە نێوان یەکێتی و پارتی ئەم جۆرە قسانە زۆر کراوە بەڵام هیچ یەکێک لەو قسانە نەچۆتە بواری ڕێکەوتن یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامەکەی ڕوون بووە و ئاشکرا بووە کە جددیە لە وەرگرتن و پێداگری لە پۆستی سەرۆکی کۆماری عراق و لە ناو ئەو کاندیدانەش کاک بەرهەمی کردوتە کاندیدی خۆی لەبەرەوە ینی بە قەنەعەتی من هەر قسەیەک بکرێت ئەگەر با بڵێن لە دەرەوەی ئەم منتەقە بێت ئەوە قسەی با بڵێن زیادە دەبێت کاتێک ئەم قسانە ینی گرنگ دەبوو ئەگەر بنووسرابایەوە و ئەگەر اتفاق لەسەر بکرابایە و نەتیجەکەشمان ببینی باە بەڵام زیاتر ئەم حاڵەتە کە بەڕاستی ینی کەوتە مێژوێکی زۆر خراپەوە کە ئەویش ئەوە بوو لە ناو هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بابەتی سەر و کۆمار ینی زەق بووە ینی بریا خۆزگە یان تەوقیتەکە بەم شێوەیە نەبووایە دەتوانین بڵێن تا ڕادەیەکیش وەکو بانگەشەیەکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەکارهێنرا ینی ئەمە ینی بیرکردنەوە و هەنگاوێکی ینی ناتەندروست بوو ئەگەر بە قەنەعەتی من لە ناو بانگەشەی هەڵبژاردن نەبایە ئەم حاڵەتی هەڵبژاردن و دەستنیشانکردنی پۆستی سەرۆکی کۆماری عراق بەم ئاراستە و بەم ئاقارەی ئێستا نەدەڕۆیشت بەڵێ زۆر باشە بەڵام کاک نەوزاد قسە لەسەرەوەیە بۆچی لە خۆ پۆستی سەر و کۆمار بەتەنیا تاپۆی یەکێتی نیە بۆچی دەبێت هەر بەردەوامان پۆستە بۆ یەکێتی نیشتیمان بێ بۆ لایەنێکی تری کوردی نەبێت
زۆر وەمە قسەیەکی منطقە معقولە و ئەمە دەبێت بخرابە ناو مناقەشە و گفتوگۆی هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان یعنی پرسیارە جەوهریەکە یان ڕخنە گەورەکە ئەوەیە کە لە یەکێتی و پارتی بیگرین بۆچی ئەو پۆستانەی عێراق تاپۆ بکرێن لەسەر خۆیان. ینی من خۆم ڕاستە یەکێتیم و پەرلەمانتاری یەکێتی بوومە لە خولی ڕابردوو بەڵام ناشبێ ئەمە لە یەکێتی و پارتی قبول بکرێ یعنی و بەتایبەتی ئەگەر یەکێتی و پارتی ئەم پۆستانیان لە عێراق لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بەکارنێنا نابێ خەڵک نابێ لایەنە سیاسەکان و نابێ ڕۆشنبیرانی میلەتەکەمان نابێ خەمخۆرانی میلەتەکەمان لێ بێدەنگ بن. بەڵام ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان تەنازوری لە پۆستی سەرۆکۆماری عێراق بکرد وایە ئێستا شارعی کوردستان جگە لە یەکێتەکان لایەنە سیاسەکانی دیکەی هەرێمی کوردستانیش یعنی بە تەنازولی تێدەگەیشتن لەبەرەوە ینی نادەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە دەکەوێتە ململانێ لەگەڵ لایەنێکی سیاسی لەسەر ئەم پۆستە کە لە بنەڕەتدا نابێ ئەم ململانەیە هەبێت وەکو باسم کرد ینی ئەگەر پۆستی سەرۆکی کۆماری عێراق بۆ پارتی بێت و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ پارتی بێت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ پارتی بێت هەموو وەزیرە گەورەکانی هەرێمی کوردستان بۆ پارتی بێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەم هەموو دەنگ و جەماوەر و کورسی و خەبات و خوێنەی داوێتی بە دیار پارتیدا بنشین ئەوان یەک بە یەک پۆستەکان بەڕێوە ببن یعنی ئەمە ئایا تۆ قبوڵی دەکەی یعنی هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ئەمە قبول دەکە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە قبول دەکە نەخێر یعنی ئەمە پرسیارەکە ئەوە بێت ینی بۆچی ینی ئەمە هەموو دەسەڵاتەکان هەموو پۆستە گەورەکان بۆ یەک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان قۆرەق بکەین کە ئەویش پارتیە و دەزانین ئەو ئەنجامانەی کە پارتی لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری زرد بەدەستی دێنێ بە شێوازێک بەدەستی دێنێ خۆ ئەم هەرایی کە ئێستا لەسەر پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دروست بووە خۆ ئەگەر 100%ی ڕاست نەبێت خۆ 150 ڕاستە یعنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە پرۆسەیەکی پاک و خاوێن و تەندروست بەڕێوە ناچێت بەڵام ڕەنگە گرێشەیە لە بەسبوون مەسەلەیەکی کە بکرێتەوە ئەو یەکێتیش بکرێ بەڵێ یەکێتیش یعنی خۆ من ناڵێمەر یعنی پارتی یعنی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕاستی ینی جێ دڵخوازی خەڵکی کوردستان و هەمومان نییە دەبێت ئەمە هەڵوەستە لەسەر بکرێ و نابێ پارتی یعنی هەولێر و دهۆ قۆرەق بک بۆ خۆی و یەکێتی نیشتیمانی کوردستانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە بۆ خۆی قۆرەق بکە دەبێت ئەم حاڵەتە ینی قسەی لەسەر بکرێ گفتگۆ لەسەر بکرێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە پێش ئەم پرۆسەیە هێرۆی برای محەممەد نامێکی بڵاو کردبوو کە پشتگیری پێشنیازەکەی بارزانی کردبوو زۆرێک لە خەڵکەوە لێکیانداوە و پەیوەندی بە ئەنجامی هەڵبژاردننی هەرێمی کوردستانەوەیە بۆ نمونە باز لەو دەکرا بۆی ئەم سەختەکاری کە یەکێتی کردوێتی قبول بکرێ پارتی بۆ نمونە قبولی بکات هیچ شتێکی وا لە ئارادا بوو ئەوەندەی واگەدار بن بە هیچ شێوەیەک ینی هەڵوێستی هێرۆخان وەکو هەم ئەندامی مەکتەبی سیاسی و هەم خێزانی سەرۆک تاالبانی و هەم ئەزمون و ڕابردووی خۆشی ینی دیارە پێگەی ئەویش دیارە لە ناو هەرێمی کوردستان و ناوێچێت نیشتیمانی کوردستاندا هەڵوێستی ڕوون بوو هەڵوێستی لەگەڵ هەڵوێستی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو تەفسیرێکی هەڵا بۆ قسەیەکی ئەو بۆ نووسینێکی ئەو کراوە دواتر خۆی کە قسەی کرد ئەوە یەکلاکەرەوە قسەکانی زۆر باشە بە سەبارەت بەوەی کە خۆداگەداری دکتۆریش باسی کرد لە مەسلەی سەرۆکی پەرلەمان کڕینی دەنگی پەرلەمانتاران هەبووە ینی ئەم حاڵەتە لە سەرۆک کۆماریشە بووە بۆ نمونە پارتیوی کێتێرێک کاوڵیان دابێت بە پارە دەنگی پەرلەمانتارانی عەرەب بکڕن ئەو حاڵەتە هەبووە یاخود نەبووە بۆ چوونیەوە وڵات دەنگەکانی کاکبەر هەمەوەندە زۆرە یعنی بە کەس ناکرێ ئەو دەنگە زۆرە لە پەرلەمانی عێراق یعنی تۆ سەیری کە ینی 290 پەرلەمانتار دەنگ بداتە کاندیدەک یعنی 290 پەرلەمانتاری عێراق بتوانی بکڕی کە سونەی تێدایە شیعی تێدایە کوردی تێدایە مەسیحی تێدایە تورکمانی تێدایە یعنی هەموو پێکهاتە و لایەنەکانی تێدایە لەبەرەوە نا ینی ئەمە ڕاستە کەم و کوڕی لە پرۆسەکانی هەڵبژاردن لە عێراق لە شێوازی بەڕێوەبردننی عێراق لە کەم تەرخەمبوونی بەرپرسان لە عێراق هەبووە بەڵام بەو دەرەجەیە کە ئێمە بین لە پرۆسەیە کە ئەمڕۆ لە بەرچاوی هەموو دنیا هەڵبژاردنەکە کراوە و تەنانەت کامیرەکان لەسەر دەنگەکان بوون کە دەخوێنراوە بۆ هەموو ئەو کاندیدانە ئەمە جۆرێک دەبێت لە بێویژدانی بۆیە من باوەڕم وایە کە ئەمانە شتی کاتی دەبن یعنی 2000 کاکبەرام سەرۆکی کۆماری عێراقا لە پرۆسەیەکی دیموکراتی پەرلەمانتاری عێراق دەنجی داوە بیریشمان نەچێت ئێستا پەرلەمانی عێراق
و لە خولی ئێمەش تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی ئێستا ئازادیان مارەسە دەکەن یعنی پەرلەمانتار زۆر پابندی سەرۆکی فراکسیۆن و حزبەکەی و ئەوانە نابن لەبەرەوەی شێوازی هەڵبژاردن لە عێراق و تەنانەت لە هەرێمی کوردستانیش گۆڕاوە وشیارێک لەلایەن خەڵکو و لەلایەن جەماوەرەوە دروست بووە کە پەرلەمانتار زۆربەی کات ناچێتە ژێر کاریگەری حزبەکان و سەرۆکی فراکسیۆنەکانی خۆ. بەڵێ سوپاس دەکەین کێنەوزت کاک دکتۆر تاسم لەگەڵەوە بۆ چوونەدای کە باز لەوەکەن ئەو شەڕی یەکێتی و پارتی بۆنم لە سەر و کۆمار زیاتر پەیوەندی بە پارە و ئیمتیازاتەکانی سەر و کۆمارەوەی نێوەندە پەیوەندی بە شەڕی خەڵکی کوردستان لە بەغداوە نیە؟ نەخۆی ینی هیچیانەوە پێویستیان بۆ ئیمکانیاتە مادیێنیە کە لەوێ زۆریان هەیە بەڵام خۆی وەکو شتێکی سیاسی بەکار هات بۆ دەرخستنی ئەرزی عەزەڵات ململانێ لە ناو هەم لە گۆڕەپانی عێراق و هەم لە گۆڕەپانی کوردستان خۆ دەزانی ئێستاکەوە لەو هەڵبژاردنەدا دەرەنجامی هەڵبژاردنەکان زۆرێکی ترە و دەربەنجامی هەڵبژاردنەکانی 12-5 دوایەتی بردی و پارتی دۆڕە لە نەموسە لە ململانەکەیە بەڵێ هەردووچیان خۆیان تاقی کردەوە لەما بۆ ڕوبەڕووبوونەوە لە یەکتر لە بەرامبەر یەکتر و شتی ژێربەژێریشیان هەبووە من دڵنیام کەوا ئیتفاقات و ڕێکەوتنی ژێربەژێریان پارەسەرفکردن هەبوو تەدەخولی ئیقلیمیش هەبووە و تۆ ینی ناتوانیت ئەمە یەکەم جارێکەوە ئەم مەسەلەیە لە ناو پەرلەمانی عێراقی ساغ دەکرێتەوە بۆ من لە خولەکانی ڕابردوو خولی ڕابردوو بە تایبەتی کە دکتۆر بەرهەم و کاک دکتۆر فواد بوون ئەمان لە ناو کوتلە کوردستانیەکان ساخرایەوە کە بۆ دکتۆر فواد بوو دکتۆر بەرەم سەحبی کردەوە بەڵام ئەمە یەکەم جارە ناو پەرلەمانی عێراق ئەمە بەم شێوەیە بێت ئەگەر سەیری دیقەتێک لە دەنجی لە دەرەنجامەکانی جەولەی یەکەم و جەولەی دووەم بکەی یعنی بەڕاستی پێت سەیرە کە لەگەڵ ڕێزم زۆر ئەم زۆرە پەرلەمانتارانە نوێنەری خەڵکی عێراقن لەناو ئەم پەرلەمانە یعنی مەسەن تۆ لە جەولەی یەکەم ئەغلبیەی مطلقی نەهێناوە کاک دکتۆر بەرهەم 165 هێناوە کە ئەغلبی مطلق لەوە زیاترە 167 باشە ئەی باش خێرە مەسەن تۆ لە جەولەی دووەم کە لە جەولەی یەکەم مەفروزە لە جەولەی دووەم کەمتر بێنێ یعنی ئەگەر کەمتر لەو حدودە بێنێ دەبێت لەو حدودە بێنێ بەڵام تۆ لە 165ەوە دیتە 200 تقریبا 19 نزیک دەبێەوە لە 2 لەسەر 3 ئەوەی کە پێویستە بۆ جەولەی یەکەم ئەمە نیشانەوەی بەڕاستی کە ئەم پەرلەمانان تارانن لەگەڵ ڕێزم لە ناو ئەوە ئەوانیش خاوەنی ڕێیەکی سابت نین متەزەبزی بن ئەمجا بە نامە و مەسیز بۆیان سووای یاخود بەس هەر شێوەیەک بێ ناکرێتەوە نوێنەری خەڵکی عێراقی لە خلاری سعاتێکدا ڕێی خۆت گۆڕی باشە لە ناو 302 کەس 165 کەس دەستی پێدا هەر ئەم کەسانە کەماونەتنەوە باشە بۆ جەولەی یەکەم دەنجیان پێنەدا خۆگەر جەولەی یەکەم دەنجیان پێدا بەوە احتیمال بوو دەرچووبان دوایە شتێکی تر ینی 4 کەسی مەجموعەیەکی تر کە خۆیان کاندید کردووە باشە خێرە تۆ ڕۆژی کە هەڵبژاردن دەکرێت دەکشێەوە ئەمە چه پرۆسەیەکە ئەمە چ دیموکراتێتەکە ئەمانە هەمووی نیشانەی پرسیارە لەسەر ئەو دیموکراتێتە مزەیەفەی کە لە عێراق پەیڕەو دەکرێت زۆر بە کورتێگەرەوە ینی پێ دوایە ئەوەندەی کە ئەم دوو ڕۆژە پارتی ویکێتی بە بەغدا و مەشغوڵ بوون ینی بە پۆست سەرۆکۆماریاندا بە مافی کورد و مەسەلەی بودجە و 140 مەشغوڵبان لە ڕابردوو ئێستا کورد مافەکانی جێبەجێ نەکرێت چونکە ئێستا سەرۆکی حکوومەت لەوەیە کۆمەڵێک سەرکردەی باڵای یەکێتی لەوەیە وەڵا ئەگەر بە یەکڕیزی پێداگریان لەسەر بەرژەوەندێک شتەکانی هەرێم کردبووە شتەکانمان زۆر لە ئێستادا لە مێژ بوو لە 2007ەوە داواکاریەکانمان جێبەجێ کرابوو ئەوە بە معلقینە نەدەمایەوە چونکە ئێمە لە عێراق یەک شتمان بیر نەچێ ڕۆژگار لە ساڵحی ئێمە نیە تا زیاتر وەخت تێپەڕ بێ ئێمە زیاتر شتەکانمان دەرسڕێتەوە پێویستمان بۆ یەکەوە سنووری هەرێمی کوردستان بە زووترین وەخت یەکلا بکرێتەوە بەپێی ئەو ڕێو شوێنەی کە لە دەستوری عێراقی دانراوە ئێمە هەر ئەمە بەلای داناچین بۆیە هەموو تو جهودیان ئەم دو سێ ڕۆژە لەسەر انتخاباتی ئێرە بۆ دەرەنجامی انتخاباتەکانی ئێرە و پۆستی سەرۆکۆماری بەغدا سپاس دەکەم کاک نەوزەد زۆر بە کورتی بەڕێژیت بۆ چۆن دوایە کە ئەو شەڕێک لەسەر پۆست سەرۆکۆمار ئەو شەڕ لەسەر مافە دەستوریەکانی کورد کرابایە پێ دوایە ئەو ئیسرارە کرابە ئێستا کورد دۆخی باشتر دەبوو لە عێراق بە کورتی بێ سپاس دەکەین
زۆر بە کورتی من ئەو مەسلەی ینی دەنگەکانی هەردوو کاندید کە لە قۆناغی یەکەم دوو لە سەرسەی نەهێنا کە زیاد دەکات بەشێکی پەیوەندی بەوەیە کە کاندیدەکانی تر لە پرۆسەکە دێنە دەرێ و بەشێکی پەیوەندی بەوە بوو کاک دکتۆر فواد حوسێن داوای کرد کە نەچێتە ناو هەڵبژاردنەکە ئەو دەنگانی کە دەمێنەوە حتمما دابش دەبن بەسەر ئەو کاندیدانەی کە لە پرۆسەکە ماونەتەوە بۆیە ینی ئەم دەنگە زیاد دەکات. ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەم ئەوەی کە باست کرد بێگومان ینی ئەگەر یەکێتی و پارتی یان هەموو لایەنە سیاسەکان لە عێراق هەوڵەکانی خۆیان و جۆدی خۆیان چڕکەنەوە بۆ بەرژەوەندی خەڵک بۆ مەسلەی بودجە بۆ مەسلەی مادەی 140 باشترن لەوەی بێن لەسەر پۆستێک ململانێ و شەڕ بکەن بەڵام ململانێش بەشێکە لە پرۆسەی دیموکراتی بە بڕای من ینی حاڵەتێکی تەندروستە و نەبووە باشتر بوو یەک کاندیدمانەوە بەڵام کە بوو مادەم پرۆسەکە بە شێوازێکی دیموکراتی و ئازادانە بڕێوەچوە دەبێت پیرۆزبایی لە کاکبەران بکەین و پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەین و پیرۆزبایی لە هەموو عێراقیەکان بکەین کە ئەمڕۆکە قۆناغێکی باشی بڕی کە لەمە دووە سەرۆک کۆمار و گەورەترین کوتلەی پەرلەمانی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕادەسپێرێ دوای ئەوەی کە دەستنیشان دەکرێت بۆ حکوومەتەکە تەشکیل بێت. زۆر سپاس بۆ بەڕێزان نەوزاد ڕەسوڵە ناوی پێشووی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.